ژمارەیەک گەنجی شاری مووسڵن خۆبەخشانە ڕێنمایی دەدەنە گەشتیارانی بیانی و زانیاریان لەبارەی شوێنە مێژووی و گەشتیاریەکانی شارەکەەوە پێدەدەن. ئەو گەنجانە زۆرینەیان دەرچووی زانکۆن و زمانی ئینگلیزی دەزانن. ناوی کەلەپوری مووسڵیان لە خۆیان ناوە و هەوڵ دەدەن لەو ڕێگەیەوە کەرتی گەشتیاری شارەکەیان ببوژێننەوە کە ساڵانێکە بەهۆی جەنگ و ئاڵۆزیەوە گەشتیاری ڕووی لێ نەکردووە. گروپێکی گەشتیاری پورتوگالیش لەگەڵ ئەو گەنجە خۆبەخشانە دەگەڕێن بە شوێنەوارەکاندا و دەڵێن تەنها باز لە شتی خراپ کراوە، سەبارەت بە عێراق و شتە باشەکان باز نەکراوە. من دڵنیا بووم کە دەچما شارێکی هەژار. هەموو کات ویستومە بێمە ئێرە و ببینم و لا نزیکەوە تێبگەم کە چی بەسەرم شارە هاتووە. حەزم لێ بووە هەموو عێراق ببینم و بێمە مووسڵ و شوێنە وێرانکراوەکان ببینم بۆ ئەوەی بزانم خەڵک چۆن دەژین لێرە و چۆن ژیانیان بەرەو ئاساییکردنەوە دەبەن. The idea that comes to Portugal, it's just about words, not good things. ئەو بیرۆکەی گەشتووە بە پرتوگال سەبارەت بە عێراق تەنها جەنگ بووە نەکشتی باش. هاتووینەتە ئێرە تا ئەو بیرۆکەیە بگۆڕین و پیشانی خەڵکی بین. گەشتکردن بۆ ئێرە سەلامەتە. خەڵکی ئێرە باشن. خۆرهەڵاتی ناوەڕاست تەنها بە مانای تیرۆریستان نایەت. خەڵکی ئاسایی لێرە هەن وەک هەموو شوێنێکی تری جیهان. هەمان حەز و خەونیان هەیە وەک هەموو شوێنێکی تری ئەم جیهانە. Normal people like everywhere in the world with the same dreams, with the same desires. ئەو گەنجانەی وەرکەیان خۆبەخشانە گرتوۆتە ئاستۆ سەرباری پێشکەشکردنی زانیاری لەسەر شوێنەوارەکان و ناساندنی شوێنە مێژوویەکان خزمەتگوزاری تریش پێشکەش دەکەن وەک گواستنەوەی گەشتیارەکان و دابینکردنی ژەمە خۆراکەکانیان. یەک ژەم و خزمەتگوزاری گواستنەوە بۆ نیوەی ڕۆژەکە $20 دەکەوێت و بۆ تەواوی ڕۆژەکەش بە $40. ئەوەی ئێمە دەیکەین مالچێتینە بۆ گەشتیاران لە شارەکەمان بۆ ئەوەی گەشتیاران ڕابکێشین. جا گەشتیاران لە ناوخۆی عێراق بەنیا خول لە دەرەوە ئێمە دەستمان کردووە بەم کارە بە خۆبەخشانە بۆ ئەوەی پیشانی بدەین شارەکەمان پارێزراوە و دەتوانین گەشتیاران وەربگرین. آمنة قابلة لاستقطاب السياح. ساڵی ڕابردوو لە پێناو بوژانەوەی کەرتی گەشتیاری و بازرگانیش عێراق مەرجی ڤیزای لەسەر هاوڵاتیانی 37 وڵات هەڵگرت کە ئەمریکا و بەریتانیا و وڵاتانی یەکێتی ئەوروپاشی گرتەوە.